منظمەی GIZ کە منظمەیەکی ئەڵمانین ئەمە جاری یەکەمیان نییە لە پارێزگای هەڵەبجە کە پرۆژە خزمەتگوزاریەکان جێبەجێەکەن. خۆشبەختانە کە لە ساڵی 2007 بۆ 2010 کۆمەڵی پرۆژەی زۆر بەرچاویان بۆ پارێزگای هەڵەبجە جێبەجێ کرد و ئەم ساڵیش لە ساڵی 2018 چوار پرۆژەی تریان بۆ پارێزگای هەڵەبجە ئیعلان کرد و ئەمڕۆ گرێبەستەکانیان ئیمزا کرد کە لە بوارەکانی کارەبا، پەروەردە، ئاو و هەفتە بازاڕێکیش بۆ پارێزگای هەڵەبجە یەکێکە لە ئەوانەی ئەو عەقدانەی کە ئیمزا کراوە. ئێمە لە پارێزگای هەڵەبجە بە ناوی خۆم و هاوکارەکانم لە ئیداری پارێزگای هەڵەبجە زۆر سوپاسی ئیتیحادی ئەوروپی وڵاتی ئەڵمانیا ڕێکخراوی GIZ دەکەین کە هەمیشە هەوڵیان ناوە لە سەرپێخستنی ئەم پارێزگایە بە تایبەتی لە پرۆژە خزمەتگوزاریەکانە هاوکارێکی جدیمان بن و سوپاسیان دەکەین کە توانیان لە 2018 ئەو چوار پرۆژەیەمان بۆ جێبەجێکەن بە گوژمەی 280 ملیۆن دینار